ئەندازیارێکی بواری ڕێگاوبان سەرقاڵی ئامادەکردنی پرۆژەیەکە بۆ تۆمارکردنی ڕووداوەکانی هاتوچۆ لە ڕێگای سیستەمێکی زیرەکەەوە لە هەرێمی کوردستان. ئەندازیارەکە دانیشتووی قەزای ڕانیەوە خۆی ئاماژێ بۆ دەکات ماوەی نزیکەی 11 مانگە سەرقاڵی ئامادەکردنی پرۆژەکەی و هەماهەنگی لەگەڵ بەڕێوەبەرایەتی گشتی هاتوچۆی هەرێمی کوردستاندا هەیە. لە ماوەی چەند چرکەیەکدا بەبێ بەکارهێنانی ئینتەرنێت یاخود بەکارهێنانی ئینتەرنێت بە هەردوو تەریقەکە داتاکانمان بۆ بنێرێت. ئێمە لە ماوەی چەند دقەیەکدا بەرمەجەمان کردو تەحلیلی داتاکان و ڕووداوەکانی هاتوچۆ دەکرێت کۆپیەک دەنێردرێتەوە بۆ هەمان بەڕێوەبەرایەتی، کۆپیەک دەنێردرێتەوە بۆ بەڕێوەبەرایەتی گشتی. بەڵام ئامانجلوی ئێمە کردومانە ڕووداوەکانی هاتوچۆ بە ئەلکترۆنی بکرێت واز لە طریقی وەرەقە و قەڵەم بینین کە غەڵەتێکی زۆری تێدا ڕوودا، ساڵانە مەسرفێکی زۆری دەبێت، جوهدێکی زۆر و کادریشی زۆری دەبێت. پرۆژەکە لە ڕێگەی ئەپلیکیشنێکەوە لەسەر تەلەفۆنە زیرەکەکان بەکاردێت. بەپێی پرۆژەکە لە کاتی ڕووداوەکانی هاتوچۆدا کارمەندانی هاتوچۆ دەتوانن لە ماوەیەکی کەمدا ڕووداوەکان داخڵی سیستەمەکە بکەن و لە ماوەی تەنها چەند چرکەیەک ڕووداوەکان بە سەرجەم زانیاریەکانەوە تۆمار دەکرێن. مردومان دەدات هەیە، بریندارمان دەدات هەیە، لایەنێک شوێنی ڕووداومان دەدات هەیە لە ڕێگەی GPS-ەوە. ئەو شوێنانێک کە ڕووداوی هاتوچۆی زۆر لێ ڕوودەدات بۆمان تهدید دەکات، شوێنەکانمان بۆ ئاسان دەکات بۆیکەوە ئێمە لە ڕووداهاتوودا کە بمانەوێت کارێک بۆ هاتوچۆ بکەین، هەر کەسێک کە توێژینەوە لە ڕێگاوبان دەکات یان لە ڕووداوی هاتوچۆ دەکات یان لە سیستەمی هاتوچۆدا دەکات نقطەی زۆعفی هاتوچۆی پێ دەڵێت. ساڵانە لە هەرێمی کوردستان ژمارەی زۆر ڕووداوی هاتوچۆ ڕوودەدەن. زۆرجار هۆکارەکەی بۆ پابەندەبوونی شۆفێران بە ڕێنمایەکانی هاتوچۆ و هاوکات خراپی ڕێگاوبانەکان دەگەڕێنەوە. هەنگاو محەممەد ئێنارتی ڕانیە.